ویسمان ڕۆحی هونەرمەند ئاسوود دەکەین، ویسمان خێزانەکەی بزانێ کە ئەو پیاوە چەند گەورە بووە لە ناومانە، ویسمان کاگاسۆ بزانێ تا ئێستاش لە ناومانایە و نەمرە. بەڕاستی هەموو فەرمانبەرەکانمان زۆر 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 لە ناخی دڵیانەوە تەئسیر بوون، زۆر زۆر یعنی تەسەور ناکرێت، چۆنێ باسی کەم تەسەور ناکرێت، زۆر ناخۆش بوو هەمومان. بەڵام ئێمە بە خێزانەکەیمان و بە هونەرمەندانمان و بە بینەرمان و کە کاگاسۆ نەمرە و کاگاسۆ هەر لە ناومان نەزیینەوە. ئێمە زۆر زۆر سوپاسی بەڕێوەبەرایەتی هونەری سینەماکەین کە ئەمڕۆ ئەمە ڕاستی و ڕێز لێنانیان بۆ ئاسۆ عومەر سوارە ڕێخست بە ناوی خۆم و کاژین و سۆلین و ئاوێستە و نارینەوە و بە ناوی براکانی و خوشکەکانی و ماڵی خەزورانەوە بە عومەر و دایە ڕووناک زۆر زۆر سوپاسیانەکەین و هەمیشە ئەم وەفا و ئەمەکەی ئەوانمان لەبەر چاوە بەرزیە نرخێنین. هیواندارم لە هونەرمەندانی شەم و یەکگرت و یەک دەست بن بۆەوەی کە بتوانین هونەرەکەمان بخەینە ئاستێکی جیهانی و پەیامی ئاسۆش بۆ ئەو بوو تەمەنای ئەوەیە کرد ڕۆژێ ڕۆژان هونەرەکەی لە ئاستی جیهانا بێ و ئیشەڵڵا ئێوە هەوڵ بن ئەو بەجێ هێشن بە سیوام ئێوە وەک بتوانن لە بواری سینەما دراما بگەینە ئاستی وڵاتان دەور و پشتمان و وڵاتانی عالەمی.